سڵاوتان لێبێ بینەرانی وێزگە نیوز بەرنامەی مایک ئەمجارە تایبەتتر و جیاوازترە پێشوازی لە ساڵی نوێ ئەکا وەک دیارە چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ سەری ساڵی تازە ئێمە هاتوین لە هاوڵاتیان بپرسین ئایا لە ساڵی 2021 ئەوەی پلانت بۆ دانابوو لەم ساڵدا پێی گەیشتی و ئایا پلانت بۆ ساڵی تازە چییە و چیت هەیە بۆ ساڵی نوێ بینەرمان بن. زۆر سپاس لێرەوە ساڵی نوێ هەم لە ئێوە هەم لە وێزگە نیوز هەم لە سەرجەم ڕۆژنامەنووسان هەم لە سەرجەم بینەرانی چەناڵەکەتان پیرۆز دەکەم هیوای ساڵێکی پڕخۆشی ئارامی گەشاوەتان بۆ ئەخوازم. ساڵی 2021 پلانم دانا کە کۆمەڵێ تەسویری ئیشم هەبوو وەک ڕۆژنامەنووسێکی ناو شەڕی داعش کە بیکەم بە فیلم ساڵی 2022 کردو من بە فیلم. فیلم دۆکۆمنتەریە سەبارەت بە جینۆسایدی ئێزدەکانە و بۆ ساڵی 2023 پلانم داناوە ئەم فیلمانە بنێرمەنێ و فیستیڤالە جیهانیەکان. بە شێوەیەکی گشتی ساڵێکی خراپ نەبوو هەرچەند بۆ من بەتایبەت بەڵام بە گشتی ساڵێکی باش نەبووە. بەنسبەت پلانەکانیشەوە لە وڵاتی ئێمە هیچ پلانێک وەکو خۆی ناتوانانی بەڵێ جێبەجێ بووە بۆیە لەوانەیە هەندێک پلان ڕاست ئێمەدانێ بەڵام لە دەسەڵاتی خۆمانانە بێ ئەوەی لە دەسەڵاتی خۆما بۆ بەڵێ پلانەکان توانی ومە جێبەجێ بکەم. هیوادارم ساڵی تازە ساڵێکی ئاشتی بەوە کوردستان ساڵێکی خێرەوبەرکەری بە کوردستان یعنی خەڵکی کوردستان جارێکە لەدەست ئەم شەڕ و شۆڕە لە دەستم ئەم نەهامەتیە لە دەست ئەم نەهامەتی ڕزگاری بە بۆ نموسە کوردستان هەشوە لاوە شەڕی تێکەوتووە ئەم شەڕێ بەویستی خۆمان نیە وە بێویستی سەکەدەکانمان نییە هیوادارم ساڵی 2023 بێ بەهۆی ڕزگاربوونی گەلی کورد. وڵا تەنها ئاواتم ئەوە بگێمە هاوسەرەکەم کە گەیشتم پێی ئەلان تەنها ئاواتم ڕۆژەڵاتیش وەکی ئێرانە ئازاد بگرێت. لە هەموو شتە پێشا پێش ساڵی 2023 پیرۆزبایی یەکەم لە کەناڵە جوانەکانتان و لە خەڵکی هەرێمی کوردستان بۆ هەر چوار پارچەش هەرێمی کوردستان بۆ هەر چوار پارچە وەکو پلان زۆر بەداخەوە ناتوانین بڵین پلان ئێستا ئەمە لە جێکە بەڕاستی لە شەرق ئەوسەد وەکو پلان مرۆڤ پلاندا ئەنێت شاید ئاواتێکی بچووکی هەبێ بێژە با لەما بڕۆم سەرکەوتوو بم بەڵام نەوەکو پلانێک بێ کە بتوانی ساڵ بە ساڵ دوای بکەوی ئەمە جۆری ئەو جەیە کە تیا ئەژین. کۆتایی ساڵە و ساڵێکی تریش تێپەڕی ژیان سەختە بەڵام ژیانیش ئەوە دەهێنێت سەختی بۆ بکێشیت ئەوەی گوێبیستی بوون ڕێی هاوڵاتیان بوو سەبارەت بە ئەوەی ساڵی 2022 گەیشتون بە ئاواتەکانیان و ئایا پلانیان چییە بۆ ساڵی داهاتوو چه ئاواتێکیان هەیە بۆ ساڵی تازە بەو هیوایم ساڵی تازە ببێتە مای خێر و بەرەکەت بۆ کوردستان ببێتە هێنانەدی خەون و ئاواتەکانی تاک بە تاکی هەر کەسێک لە هەر جێگایەک بێت تا بەرنمەیەکی تر و تەورێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ. چاندی یارم لە شاران چاندی
گەڕام لە شاران نامدی کەس وەک تۆ جوان بێ نامدی کەس وەک تۆ جوان بێ کیژۆڵانش میلانەکەی جاران چۆن دابێنێوانمان وا بێگیانە با یادی سەیرانەکەی نێوداران بریندارم 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 ئێستاش مەیلم هەرماوە ئێستاش مەیلم هەرماوە دڵیا کەونە گۆڕاوە دڵیا کەونە گۆڕاوە ئێستا چەنداناوەی چرپەی جوانت لا گوێ ماوەکو خۆی ماوە گیانە با یادی سەیرانەکەی نێوداران بریندارم 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 بریندارم